تاسە هیچ حاڵەتە بۆ تەلەفۆنەکەم لە فریاماکەەوە مارێ لە ماڵمانەیە بەڵێ چەند جار ناڵم جاری بوو 1 و 2 شەو تەلەفۆنیان بۆ کردمتان کاکە وا مارێکی لێ ناچی ناریم بچین بەو ماڵەیە هەبووە سیارەکەی فرۆشتەوە توی وەڵام مار چۆتە ناوی یانی بۆی دەرنێنراوە بۆی دەرنێنراوە بۆی حل نەکراوە ێ باشە بۆچێتە شوێنێکیەوە ئاسیەوە ئەی مارە جاری وە بە تایبەتی زستانان کە سەرمایە بێ ئەگەری بچێتە ناو سیارەوە وەک پشی لەو شت چەند احتیاجێت ناو نزیکی ڕایتەری سیارەوە یعنی شتی وا هەیە تاسە چه حاڵەتێک کە بەسەرێ هات پێ شتێکی پێکەنینایی بوو بێت وەڵاهی ئەوەی کە پێگەینایی بێ ناڵم خزمێکمان بوو مار چوو بۆ ناو سیارەکەیەوە هەرچەند مەحاوەلەی کرد هەرچەند مەحاوەلەی کرد مارەکەی بۆ دەرنەهات هەر منیش دوور بوو لە منەوە ڕاستی ناکرا من ڕێک لەو کاتەیە بچم ئیتر ئەوەندەم زانی تەلەفۆنیان کردوەڵا سیارەکەمان فرۆشتووە سی بەشەی فرۆشی مارەکەی خۆتیایە پێینەوە تۆ معلوماتە سوێندیشی لە ناکەێت کە سیارەکە عیبار نییە جێڕۆمەشینەی مەزبوطەوە بڵین ئەیتر فرۆشت بووی وەڵا قسەیەکەڵەن مارڕقی لە بۆنی سیرە وایە شتە هەندێک شت هەیە بەس کراوەتە مێشکمانەوە و هەمووش خەڵک قەنەعەتی پێ کردووە بۆ مناڵێن مارێک پێێتەوەدا ژێرچەنەی سوور بێ ئەمە مارە و ژێرچەنەی سوور بێ ئەوە لە چاوازیستر هەیە نییە ئەم قسانە بەس کراوەتە مێشکی خەڵکم مار لەوە ترسێ مارڕقیل حەزی لە ڕەنگی سوورە و حەزی لە ڕقی لە ئەم شتانە بەس ئەوەیە وتراوە بنەمای زانستی ئەسوە ساسی نیە